بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، الصلاة والسلام على رسوله الأمين. عزيزان وخوشويستان، خوش حالين لبرنامجي ديكا لبرنامج گەنج و گۆڕانکاری بەیەکەوە دەگەینەوە. ئەمان زمانە لەو بەرنامەی گەنجیان هۆشیار بکەینەوە لەو گۆڕانکاری و لەو پێشهاتانەی کە دێتە پێشیان لە کۆمەڵگادا. عزیزان، گەنج سیستەمێکە هەمیشە ڕۆحی نوێبوونەوە و ڕۆحی داهێنە لە ناخیدا هەیە، بۆیە دەمانەوێت لەو بەرنامەیەدا بڕژینە نێو ژیانی گەنجانەوە. گەرچی جیهانێکە پڕ لە گۆڕانکاری، پڕ لە پرسیار و پڕ لە نهێنیە، بەڵام دەمانەوێت بەپێی توانە ئەو پرسیارانە کە لە مێشی گەنجاندا هەیە لە بەرامبەر مامۆستایان بیخەینە ڕوو و بەپێی توانە وەڵامێک و چارەسەرێک بە شێوەیەکی گونجاو و بە شێوەیەکی دیاریکرا و بخەینە بەردەمی بەڕێستە. لە ئەڵلقەی ڕابردوو باسمان لە دوو تەوەر کرد، ئەمانیش گەنج و شەهەوات و گەنج و کافتریا بوو. لەم بەرنامەیەشدا بە میوانداری دوو مامۆستای بەڕێز، مامۆستا زیاد ئەسحاد لەژێر ناونیشانی گەنج و شوبهات. مامۆستا زیاد بەخێرێ. سلامت سپاس. بابەتی دوو هەمان لەژێر ناونیشانی گەنج و کتێب خوێندنەوە لەگەڵ مامۆستای بەڕێز مامۆستا کارزان ناسحی. مامۆستا کارزان بەخێر بێت. زۆر سپاس. سلامتی مامۆستا جان. زۆر بەخێر بێن مامۆستایانی بەڕێز. عزیزان و خۆشەویستان، دەست دەکەین بە تەوەری بەرنامەکەمان. سەرەتا دەچینە لای مامۆستا زیاد ئەسحاد، مامۆستا ئەو پرسیاری کە زۆربەی گەنجان دەیکەن، ئەمیش ئەوەیە نەخۆشی گومان و شوبهات چییە و نیشانەکانی چین لە نێو گەنجان. پاشان گەنج کەی و کاتێک کاریگەر دەبێت بە دوای شوبهاتەکاندا دەڕوات. بسم الله الرحمن الرحيم وبه نستعين. طبعا دەست خۆش بی بابەتێکی زۆر مهمە. لێ زۆربەی زانایان لەبارەی شوبهاتەوە پێشی شەهەواتیشی دەخن. مەسەلەی شوبهات ئەوەلەن شوبهات چییە؟ شوبهات خۆی دەبین تۆ لە چەند حاڵەتێکدا، یەکەمیشت لە نیفاق، لە کوفر، وەروەها لەو شەک و ڕێیبارەی کە لە ئینسان لە لای ئینساندا بەدیار دەکەوێت. طبعا نیشانەکانیشی چییە؟ ئەو نیشانانەی کە بزانین ئەو ئینسانە مەسەلەن بەخۆی تەقیم کە با بڵێن ئەوەی هەیە شوبهاتی هەیە، یەکەمیشت لە موقیفەکانی لێ بەدیار دەکەوێت، لە قسەکانی لێ بەدیار دەکەوێت. یعنی با نمونەی کورد بینینەوە، عەبدوڵای کوڕی ئوبەی لە مەدینە وەختی خۆی کاتێک ئەنساریەکان هاتنە مەدینە، باشە ئەفەن مهاجرەکان هاتنە مەدینە، ئیتر شەڕێک پێیا بوو، دیار بوو مهاجرێک و ئەنسارێک بەشەر هاتن. طبیعیشە وەکو چۆن مەسەلەمە لە ئێستا لە کوردستان کابرایەکی سووری دێتە ئێرە لەگەڵ کوردێکی خۆمان بەشەر بێ، ئەویش گوتی تەمشە سەمین کەلبەکە یەئکولەک. باشە حاشا لە ڕووتان و لە بینەران سەگەکەت قەڵەوکە هەتا بتخوا. یعنی مەبەستی چ بوو؟ حاشا لە ڕووی سەحابەکان مەبەستی مهاجرەکان بوو. فەرمووە ڕێمان لە بۆ کردوونەوە، باوەشمان لە بۆ کردنەوە، قەڵەومان کردن، فەرمووان قەپمان لێ دەگرن. باشە دەکەواتە لە موقیفیان دیارە ئەوانە شوبهاتیان هەیە. لێ تەماشا بکە ئێستا کە لاوانی کە زۆرجار بە ناوی نوێخوازی دێنە سەر شاشەکان، تەماشا بکە لە موقیف و لە قسەکانیان یان شتێک بەسەر ئومەت دادێ، لە قسەکانیان دیارە کە ئەوانە شوبهاتیان هەیە. ئەوە یەک. دوو، بابەتێکی کە زۆر جارێک کاتێک مەسەلەن نیسحەتی کەسێک دەکەی بە ئوسلوبێکی جوانیشە، یعنی من زاری وای گلیمان لەگەڵ کەسانێک کە نیسحەتەکەیان بە ئوسلوبێکی جوانی، بەڵام ئەگە بە ئوسلوبێکی جوانیش بی دەڵێ ئەنؤمن كما وەکو لە قورئان دەفەرمێ ئەنؤمن كما آمن السفهاء ئەو بە قسەی دیکە کورە دەوە تو باسی توندڕەوەکانە، ئەوە باسی نازام چییە، دەتەوێت چۆن بکەیت داعش، دەتەوێت هاو هەملێکی طبعا شتێکی زۆر بەسیتیشی پێ دەڵێ کە لە قورئان و لە حەدیثدا هاتیە. ئەسی هیچ توندڕەویش نه یەکسەر دێ لێت بادەداتەوە، دەکەواتە لە موقیف و قسەکانیان بەدیار دەکەوێت ئەوانە شوبهاتیان هەیە. ئەوە مەسەلەی بە چڕا دیارە. ئەمما کەنجینی گەنج بە دوو شوبهەی دەکەوێت، دەکەواتە بەمام ڕێیەکانیان لێ بگرین، یانەوەتە بزانین هۆکارەکەی چێ. یەکەمی شت زۆر جار مامۆستاجان گەنج بە خۆت دەزانی شەهوەلەکنی بەقوتە وەنیە حەزی لە شتەکە، یعنی بەڵام لە بۆ ئەوەی تەبریل لە بۆ ئەو شتەی بینتەوە کە حەزی لێلۆی بیکە شوبهەک دروزەکە. پێی بری کاکە مەسەلەن نیسحەتی بکەی بڵێ ئەو شتە ئەو هانی ئەو هەیە، دەڵێ دێلا دەداتەوە، ناڵێ وەڵا ڕاز دەکەی قسەتە ئەمن غەڵەتم، دەڵێ چێ دەڵێ ئەدی دین لۆ ئەو هاو هەیە، ئەدی لۆ لە قورئانی ها دەڵێ، ئەدی لۆ حەدیثە ئەو هەیە، ئەدی لۆ ئەو هەیە. چ دەکە؟ یەک کۆمەڵ شوبهە لە بۆ دەکە، هەتا تۆ ئەسڵ هەر لەبیر بچی شوبهەکانی ئەو جواب دێەوە. دەکەواتە ئەسڵ شوبهەی هەیە، دەیەوێ شەهوەکەی خۆی کە هەیتی بە شوبهەکە تەبریلی لە بۆ بکە و ڕەتی بکە. ئەوە لەلایەک. دوو، جار وایە ئینسان لە عائلەتی علمی پەروەردە نەبووە، عائلەتی علمی نەک بەدین. جاری وایە عائلەکە بەدینە بەڵام علمی نینە،
هەر یاڵا کوڕم نوێژەکەت بکە کوڕم نوێژەکەت کە هەر پێی نەک بێ لەکنی خۆشەویستکە شتانە بە ئوسلوبێکی جوانە لە ڕقی وان وەی لێدێ زۆر جار کەسی وامان دیتێ کە مولحیدە لە ڕقی ماڵەوەی لێهاتی کە ماڵیان بە دینیش بووینە ئەوە خاڵی دوم خاڵ سێم یعنی زۆر جاران خەتایەکە لە مامۆستایەکانمان بووە مەسەلەن لە خۆمان یعنی کە گەنجێک مەسەلەن پرسیارێکی گومانێکی ناوێری بیکە دەڵێ ئێستا بیکە مامۆستایەکان خوا دەزانین چیم لێ دەکەن یعنی برێن ئەوە تو کافر بووە و پرسیارت کرد یعنی لۆیە ڕێی پێ نادرێ ئەوەی لە دڵیتی با بڵین دەری بخە دواتر لەسەری کۆمەڵ دەبی وەی لێ دێکە بە قەڵکی عیلاج نایە دەکەواتە ئەوەش خەتای مێ بەڕاستی چوارەم خاڵ مەسەلەن بە خراپی دەوروبەریتی یەک لەوانە مەسەلەن ئەحمەد داعدوش هەیە لەوانەیە بیناسن کە موقعی سەبیلی هەیە طبعا ئەو ئەحمەد داعدوشە باسی وی دەکات دەڵێ ئەمن وەختی خۆی لەبەرەوەی ئەنتەرنێت نەبوو با بڵین کەسم نەدیت بوو بە وازحی باسی کوفر و شک و شتوا لە دین بکە کە هاتمە ناو جامیعەت تازە ئەنتەرنێت پیا دەبوو ئەوانە پیا دەبوو دەیگوت ئەو جەزانین کە خەڵکەکەی شوبهەیە خەڵکەکەی شت طرح دەکا دەڵێ ئەو کاتی ئیستدامم کرد لەگەر ئەو واقعیدا دەڵێ ئەو جا من دەڵێ وەرم گرت ئەحمەد داعدوش دەرێ تووشی شەک بوو تەبان ماوەک بەخۆی تووشی شەک بوو کە لە عایلەی بەدی بوو ئەو جە دوای بەخۆی گەڕایەوە باشە دەکاتە دەوروبەر بۆ ئێستا سوشال میدیا ماشەڵڵا بەکەی خۆی کابرا قسان دەکا لەو پەڕی دنیا لە بۆ پەڕی دنیا کە ئێستا خەڵک زۆر زمان دەزانی شوبهەکەی لێ وەردەگری دەکەواتە ئەوە پێنجەمیان زۆر جار ئەمە دەمانوێت دەچین بەحث دەکەین کاکە بزانین ئەمە با بڵین کو دینەکەی خۆمان بە تەقلید وەرنەگرین دێ قسەی دەکات ئەهلەن وسەهلەن دین خۆت بە تەقلید وەرمەگرە دێ بەحسی دەکات دەمەوێت بەحث لە دیانەتەکان بکەم و شتانە لە دینی ئیسلام بکەم بە هیچ منهەجیەتێکی نییە کە دێ بەحث دەکات علمە چواشی پێ نییە زار هەر نازانین قورئان بخیتەوە تێدەکەویت لە بەحسەکەیدا کە بەحساب لە بۆ لابردنی شەکە زیاتر تێدەکەوی بۆی منهەجێکی نییە ئەوە لەلایەک ئاخر خاڵیش کە باسی بکەم ئەویش پەروەردەبوونە لەسەر ئەو ئەفلام کارتون و فیلمانی کە ئێستا هەیە ئەمساجان زۆر پەیام و ڕیسالەی تێدایە تەبعاً پێشترەوە هەم دەبیست دەمگۆ ناو خەڵک مبالەغە دەکا نا بەڵێ زۆر پەیام و ئەویان هەیە کە لە مێشکی لاوەعی ئینسان دەیتەقێنن باشە بەڵێ خوا سەلامەت کە دەستکانت خۆش مامۆستا سواز لە بە ئەو مەدخەلە جوانە مامۆستا کارزانجان دێنە لای جەنابەت مامۆستا دەمەوێت بۆ پرسیارە دەست پێ بکەم دەمەوێت پوختەیەک یاخود کورتەیەکم باسکەی لە گرنگی خوێندنەوە یاخود چی بە گەنجان دەڵێی دەربارەی گرنگی خوێندنەوە بارەکەڵڵا تاوان سەرەتا دەستخۆشی ئەو بەرنامەتان لێ دەکەم کە بەرنامەی زۆر گرینگە لە بۆ گەنجان کە بەرنامەی ئەو حالە هەبی تایبەت بە گەنج ئەو پرس و ئەو باڵین بابەتانە هەبی کە متعلقە بە گەنج بەڕاستی یعنی بەرنامەی وا پێویستە و کە فەراغیشە کە بوونیان کەمە لێ دەستخۆشی لە جەنابتان دەکەم کە بەرنامەی واتان دانایە سەبارەت بە گرنگی خوێندنەوە طبعاً خوێندنەوە گرنگی گەلەگەلێک زۆرە ئەمە لێرە لەو کاتەی کە هەمانە چەند گرنجێک باز دەکەین یەکەم گرنگی خوێندنەوە ئەوەیە کە کەسایەتی مرۆڤ بنیاد دەنێ یعنی مرۆڤ بەهۆی کتێبەوە دەتوانانی کەسایەتێکی باش لە بۆ خۆی بنیاد بنێتن ئەو مرۆڤە دەبتە خاوەن کەسایەتی تایبەت بە خۆی ڕێی خۆی دەبی چکە کتێب دەخینتەوە معلوماتی هەیە ئەوە یەک لە خاڵە گرنگەکان کە کەسایەتی کەسی خوێنەر جیاواز تەمەشا دەکرێت لەگەی کەسایەتی کەسە کە خوێنەر نەبی و کتێب وشتی نەخوێنبیتەوە معلوماتی لەسەر هیچ نەبی خاڵەشی دیکە خوێندنەوە ئەرکێکی ئاینی عقلی نەتەوەیە ئەرکێکی ئاینیە لەبەرچی یەکەم ئاەت کە لە بۆ ماهاتە خوارێ معلومی جەنابتان و معلومی بینەرانی شەکە اقرأ باسم ربك الذي خلق يعني یەکەم ئاەت بە خوێندنەوە کەواتە گرنگی خوێندنەوەمان لە یەکەم ئاەت لە بۆ بەدیار دەکەوی بە فعل ئەمریش اقرأ يعني بخوێنەوە بەڵام خوێندنەوەکیش نا باسم ربك جا ئەرکێکی ئاینێ لەبەرەوەی خۆی گەورە فەرمانمان پێ دەکات ئەوە چەندین حەدیث شمانەیە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم جەخت لە گرنگی خوێندنەوە دەکاتن جا خۆی گەورە فەرمانمان پێ دەکات خۆمان ڕۆشنبیر بکەین چونکە دین بە جەهالەت ناکرێت بەڕاستی دەبی خۆت شارەزا بکەیت وانە ئەگەر بەو شێوازەش خوێندنەوەمان هەبوو ئەو خوێندنەوەیە بە عیبادەت لە بۆمان دەنووسرێت کەواتە ئەرکێکی ئاینی و ئەزریشی لەسەرە ئەرکێکی عەقلیە مێشکی مرۆڤ یەک لەو هۆرمۆنانەی کە هەیتی پێی دەڵێن هۆرمۆنی دۆپامین مامۆستا هۆرمۆنی دۆپامین ئەو کاتە دەڕژێ لە مێشکدا کە ئینسان شتێک دەکە هەست بە خۆشی بکە جا کتێب خوێنەوە ئەو خۆشیە بە ئینسان دەدا جا ئەگەر ئینسان کاتە کتێب دەخوێنیتەوە کە شتێکی نوێ فێر دەبی خۆشیەک وەردەگری ئەو هۆرمۆنە لە مێشکی دەڕژێ کەواتە هەم شتێکی نوێ فێر دەبی سەقافەتی خۆی پێ بەرز دەکاتەوە هەم دڵیشی پێ خۆش دەبی ئەگەر بێت و معتاد بی لەسەر خوێندنەوە ئەرکێکی نەتەوەیە
لەبەرەوەی کاکە هەر گەلک خوێندنەوە تێدا کەم بوو ئەو قەومە ئەو گەلە ئەو نەتەوەی ئەو دەوڵەتە بەرەو پاشەوە دەڕوە بەرەو پێشەوە ناڕوە کاکەمە وڵاتی مەلۆ زۆر لایەن پاشکەوتێ لەبەرەوەی کاکە بەحسی علمیمان کەمە بەحسی علمی لە چ دروست دەبی لە خوێندنەوە دروست دەبی کابراگە زۆر بخوێنتەوە علمەشی زۆر پەیدا دەکات بەحسەی علمی دەکات ئیبداعک دەکات کەواتە ئەرکێکی نەتەوەیە تو لەوەی بتوانانی ئیبداعک بکەیت تەخەلوفەک لە وڵاتت نەهێلی دەبی چ بکەی بچی سەرەتا خۆت مسەقف بکەی بە خوێندنەوە خۆت پڕ زانیاری بکەیت تەزویری خۆت بکەیت خاڵەشی دیکە لە خوێندنەوە لە گرنگی خوێندنەوە ئەوەیە کە ئێستا و داهاتوو ڕابردوو بێکەوە دەبەستیتەوە چۆن ئەتو کە دەخوێنیەوە دەزانین لە ڕابردوودا چ ڕوویدایە هۆکاری پێشکەوتنی دەوڵەتان هەموو شتەکانانی دەتوانێت وەربگری و ئێستا خوێندنەوەک لە بۆ بواری ئێستا دەکەی دەزانی لە ئێستادا چ دەگوزارێ پلان دادنەی لە بۆ داهاتوو و تەنەبووت دەبی لە بۆ داهاتوو کە چ ڕوودەدا لێ دەتوانانی بە شێوازێکی جوان مامەڵە لەگەڵ ئەو ژیانە بکەی و پلانێکی تۆکمە لە بۆ خۆتدا بنەی کە لەگەر ژیانەکە بگونجێ توانی ئاسی خۆت بەرەو پێشەوە بێ خاڵشکە متمانە بە خۆبوون دروست دەکات یعنی ئەو کەسەی خوێنەرە بڕۆ تەماشایەکە کە لە مەزیسان قسەی دەکا بەو پەڕی متمانە بە خۆبوونەوە قسەی دەکا و ئەو کەسەش خوێنەر لە مەزیسان حسابە شکەی لۆ دەکرێت کابلەکە قسەی دەکا دیارە ئەو قسانە لە فەراغەوە نهاتیە دیارە کە خوێندیتەوە لە سەرچاوەی سەری گرتیا لۆیە لە مەزیسان حسابەش تایبەتتری لە بۆ دەکرێت خاڵەشی دیکە کە مامۆستا باسی گومان و ئلحاد و شتانە کرد کەسی خوێنەر تووشی ئەو گومانانە نابی دەتوانێت بەوەی خوێندنەوەی ئەو کتێبانە کە باز لەو شتانە دەکا ئەو تەوژ بوو شەپۆلەی کە هەیە لە ئیلحاد خۆی لێلا بدا و خۆی لێ بپارێز و بالعکسیش بتوانانی خەڵکی دیکەشی لێ ڕزگار مامۆستاچی دەڵێ بەو پرسیارەی کە دەڵێن بە کتێب زۆر خوێندنەوە بەرەو ئیلحاد و بەرەو ئەو بابەتانە دەڕۆن جا ئەمە لەوانی باز دەکەین لەو بەرنامەیە باز دەکەین کە دەبیت کتێبێک بخوێندرێتەوە چۆن کتێب بخوێندرێتەوە چونکە هەندێک کتێب هەیە بالفعل بەرەو ئیلحاد دەبا زەمە دەبی بزانین شارەزابین کە چی دەخینین دینە سەر ئەو پرسیارە دەستەکانت خۆش بێ مامۆستا کەرزان مامۆستا زیاد دەگەڕێنەوە لای جەنابەت پرسیاریشی دیکەمان هەیە کە بێگومان ئەوەش پرسیارێک زۆرێک لە گەنجانە ئەمیش ئەوەیە مێژووی سەر هەڵدانی شبوهات بەگشتی و بە تایبەت لە نێو کوردستاندا بۆ کەی دەگەڕێتەوە بەڵێ طبعا اولا الحاد يعني مێژوویەکی تایبەتی ئەوەی نییە بڵێم وڵات لە فلانە ساڵ هەیدا فلان کەس یەکەم کەس بووە کە شبهاتی الحادی ورژاندی و بابەتانە یعنی شتێکی دیار نییە بالضبط لەبەرەوەی تو لە قورئانێدا تەسجیل کرایە مثلا کە خدا دەفەرمێ ما هي إلا حياتنا الدنيا نموت ونحيا وما يهلكنا إلا الدهر دەکەواتە دەڵێ ئەمە ئەوارە و دنیاە دەژین و دەمرین و تەواو هیچ کە لە گۆڕێنی ئەسڵەن دەکەواتە مەسەلەی ئیلحاد لە قورئانی تەسجیل کرا دەکەواتە پێش قورئان دابەزینی قورئانیشدا هەبوونە بەڵام وەکو شێوەی دیار یعنی ئەو ئیلحادی کە ئێستا هەیە زیاتر و پرسیاران کێسە دەوروژێنرێ کەنجینە بە شێوەی گشتی لە سەدەی هەژدا ئەو گۆڕانکاری گەورەی کە لە دنیای سەری هەڵدایە لە ڕووی فکری و لە ڕووی تەکنەلۆژی ئەو بابەتانەوە هۆکارەکەی شۆڕشی فەڕەنسی بوو لە سەدەی هەژدا ئەو کاتی با بڵێن ئەو ئیلحادە نوێ تقریبا سەری هەڵدا جا لەوێن دێریشەوە نەقبوو لە بۆ چێن دەرێ نەقبوو لە بۆ تورکیا وانە لەسەر دەستی کەمال ئەتاتورک باشەکە ئەو من ئەوەی خلافەتی ڕوخاند و بابەتانە دواتر لەوێن دەرەوە لە بۆ چێن دەرنەقبوو لە بۆ کوردستانی ژێکە گولە و ناوسانە کە گرتیەوە ئەسڵەن کە دەڵژلێن ئیتیحاد و تەرەقی کە با بڵێن خلافەتی لە ناودا کە با بڵێن مولحیدن دەتوانین ئەوها بڵێن دوو ئەندامی کورد بووینە کەوا باز دەکرێت دوو ئەندامی کورد بووینە دەکەواتە ئیلحاد یەکەم جار لە کوردستانی بەرەو باکوور سەری هەڵدایە باشە ئەو جار دواتر هاتیتە کوردستان بەڵام لە کەنجینی هاتە کوردستانی خۆمان لە ساڵی 1930 و کاتێککە حزبی شیوعی و بابەتانە پێیا بوون طبعا ئەوە بەنسبەت کەنجینێ لە کوردستان سەری هەڵدا و دیاریشە ینی کە سەری هەڵدا لە ئەوروپا لە بەرچەهری سەریدا و ئەگەر بێت و ئەوانەی کە هۆکارن لە بۆ سەرهەڵدانی شۆڕشی فەڕەنسی و ئیلحاد لە ئەوروپا ئیسلامیان بناسی باوا ڕووی نەدەدا لەبەرەوەی ئەویان لەبەر زەختی پیاوانی پاپا و کەنیسە ئەوانە بوو یعنی ئەوەندە زەختیان دەکرد عالمیان دەکوشتونیان دەهێژێ کەس فزەی بکاو داهێنانێکی بکات و کافرێت و لە کەنیسەی دەرچوویەوە تو لە نازانم چی تەورات دەرچووی کابرا گوتیان کاکە مادەم وەڵڵای ئەگەر دینە و هامان لێ بکە بەرەو باشمان با دیارە دین هیچ نییە کاکە لە نایی بن ئەویان ویان لێ کردو ئەو ئەلمانیەتی ئێستا کە هات بەڵێ دەستەکان خۆش مامۆستا کارزان دەگەڕێمەوە لای جەنابەت دەمەوێت وەڵامی ئەو پرسیارەم زۆر بەڕوونی
لە بۆ بڵیتەوە لە بۆ بینەرانیش ئەو پرسیارێکە زۆر گرنگە لە لای من بۆچی گەنجانی ئێمە دوورن لە کتێب خوێندنەوە دەست خۆش مامۆستا خاڵی یەکەم و سەرەکی کە گەنج لەبەرچی ناخینتەوە ئامانجی نییە یعنی ئەگەر کەسێک ئامانجی هەبی بە دوای ئامانجەکەی خۆی دادەڕوە یەک لەو شتانەشی کە پێویستە خوێندنەوەیە کە چۆن بگا بەو ئامانجە ئیدی فێرە خوێندنەوە دەبی لە ڕێی گەیشتن بە ئامانجەکەی بەڵام گەنجیمە بەشەکی ئامانجی نییە کە ئامانجی نییە حەزی لە خوێندنەوە نییە کە حەزیشی لێ نییە ناخینتەوە کاتێک لەو خاڵە سەرچیانەی کە گەنج لۆ ناخینتەوە بێ ئامانجیە ئەگەر ناکابراایك ئامانجی هەبی بەڕاستی چکە ئامانج شتێکی گەورەیە ئەتوو بەردەوام لە دوێ ئامانجی هەبی بەردەوام دەخینتەوە ئەوە لۆ گەیشتن بە ئامانجەکەی پێویستی بەخینەوەی حتمما ئەگلەوانە ئامانجی نییە خاڵەکی دیکە لەو سەردەمەی ئێستادا کە سۆشیال میدیا بەڕاستی یەک لە هۆکارە هەرە گرنگەکانە کە گەنجی زۆر مەشغوڵ کردیا یعنی ئەو شتانەی کە بێ ئیسفادە و پرۆپوچن بەشێکی زۆر لە گەنجان بە دوای کەێت ئەوجا لە ئەتاریە لە پۆبجیە لە تیکتۆچیە دەبینە ینی جاروە لایڤەکی تیکتۆچی دەبی بە سعادیەک و دوی شەوە دەبینی تەمەشای بینەرەکەی بکەی هەزاران گەنج لە دیاری دانیشتە کەسی پیر و کەسی منداڵ تااقەت نییە خەوتی ئەو کات ئەوەی کە لە دیاری دانیشتە زیاتر چێە زیاتر گەنجەکەیە جا ئەو پیلانە گەورەیە کە هەیە لە مەشغوڵکردنی خەڵکی بەشتی پرۆپوز تاوەکو گەنج پێشکەوتو نەبی ئەو پلانە تاڕادەکی زۆر سەریگرتیە کە مەشغوڵکردنی گەنجیە زیاتر بە سۆشیال میدیا بە هەندێک شتی ینی توڕەهات و ئەو شتانە کە هیچ ئیسفادەی نییە لە بۆ گەنجەکان ئەوە خاڵەکی دیکەی سەرچەیە کە گەنج ناخینتەوە لە بەرەوەی لە بەو شتانە کاتی نمایە ماشەڵڵا عنی کە تیکتۆکی هەردەدەی و ڤیددیۆش دەڕوا بە سەعات ئاخیر تەماشاەکە دو-سێ ساعات تا بێتاقەت بووە ئەو جەواز لە مۆبایلەکە لەوانەیە بە نیازی 2 دقەشدا بە نیازی یەک ڤیددیۆ یان نۆتیفیکیشنێکی لایەتە دەرێ بزانم چییە نامەکی لای دەرێ بزانم چیە دەڕوا تەماشاەکە 3-4 ساعات ڕۆیشتی ئەو تازە بە خەبەر هاتیتەوە خاڵەشی دیکە کە گەنج لە بۆ لەبەرچی ناخینتەوە ئێستا قیمەتی کتێب کەم بووە بەڕاستی لە لای گەنجی یعنی قیمەتی کتێب نازانی پێشتر کاکە کەسەکە تا کتێبەکی بەدەست دەکەت بە 1000 حاری خەرک هەبووە یعنی پارەی زۆر کەمی هەبووە بە 1000 حار چۆ کتێبەشی کڕیە تاوەکو بیخینتەوە بەڵام ئێستا تەماشایك بە PDF لە بندەستە لە بازارەکان ینی هەرزان بووە قیمەتی کتێب نمایە بەڕاستی پێشتر نەفەر هەبووە تا کتێبەشی بەدەستکەوی نەیتوانێت بەدەستکەوی لە برادەرەکەی وەریگرتێ بەدەستی هەمووی نووسیتەوە ئەو جایانی بوتە صاحبی کتێبەشی ئێستا بە ئاسانی دێتە بندەستمان لۆیە قیمەتی نازانین خاڵشکەش زیاتر ئێستا کتێبی بێبایەخ کەم بووە ئێستا ماشەڵڵا نووسەرمان زۆر بە بەس خوێنەرمان کەم بووە یعنی وا دەکەی کابرا کتێبەشی دایەتە بازاڕێ دوو معلوماتان خڕ دەکاتەوە یی خۆشی نییە و با بڵێن لە دوو بەرجی 100 لاپەڕک 200 لاپەڕک بەسە تا لەسەر بەرگەکەی بنووسێ نووسەر فلان کەس جا احتیمام زیاتر بە تەبع دەدرێستە دیزاین جوانبی لۆ سەرنجڕاکێشبی کتێبی بێبایەخ کەم بووە لەبەرەوەش خوێنەر تا ڕادەک کەم بووە دەستەکانت خۆش بە مامۆستاکارزان مامۆستا زیاد دەگەڕێنەوە لای جەنابەت دوای ئەوەی مێژووی سەر هەڵدانی ئیلحادمان زانیم دەمانەوێت بە تایبەت لە کوردستان لە بۆمان باس بکەین هۆکاری دەرچوونی ئیلحاد لە کوردستان و هەروەها سیماکانیشی چین طبعا کوردستان يعني هۆکاری ئیلحاد و شوبهات لە کوردستان لە چیۆ سەری هەڵدا چەند هۆکارێک طبعا ئێستا لە کوردستان عام جەهلی بینە زائدی ئەو حڕیەتیانە و حڕەتی کە گەنجان داوای دەکەن زائدی شەهوەی بکە زائدی ئەو مادیگەرێتی بکە یەکسانە بە ئیلحاد ئەوانە زای بکە ئێزەوانە لە گەنجان کۆ بوویتەوە و ئیلحادی لێ پێیا دەبی ئەوە لەلایەکی دیکە یەک لە هۆکارەکانی سەراحەتەن ئیلحاد دەرچوونی با بڵێن داعش و ئەو گروپانە بوو یعنی با بڵێن لەبەرەوەی حتا بۆ نمونە مووسڵ وەردەگرن یعنی هەندێک لە ڕێکخراوەکان گوتیان کاکە لە دوای ئەوەی کە داعش لە مووسڵ دەرکرا ئیتر ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و ئەوانەیە ئەڵە با بڕۆین ئیعماری مووسڵ بکەینەوە بنیاتی بنینەوە هەندێک ڕێکخراو مامۆستا گوتیان کاکە کورە جارێ واز لە بینایەکان بینن خەڵکەکە ڕوخا خەڵکەکە لە ڕووی نەفسیەتەوە ڕوخا لەلایەک کە گەنجێکی زۆر بەرەوەی ئیلحاد چووە هۆکار چییە؟ هۆکار دیتنی و بابەتانە و مەشەدانە و ئەو گروپاتانە و ئەفعالەکانیان بووە دەکەواتە ئەوانە بەڕاستی خەڵکی بەرەوەی ئیلحاد دەبن بڵێ نڵێ
ئەوە یعنی یەکێک لە هۆکارەکان کرد یەکێک لە هۆکارەکان کرد مەسەلەن سەفەرکردن جا حتا ئیلحاد کاتێککە هاتە ناو دەوڵەتە ئیسلامیەکان بەهۆی ئەو سەفەرکردانە بوو سەفەرکردنی چۆن مەسەلەن حکوومەتەکان خەڵکە چەندەنار بڕۆ لە فەڕەنسا لە نازەم ئەدەبی چی و لە فڵانە ئەوە بڕۆ دکتۆرا و ماستەر و ئەو شتانە بینەوە ئەوە بووە هۆی نەقڵکردنی ئەو ژەهر و ئەو بابەتانە بەبێ لە فلتەردان هینانی لە بۆ وڵاتە ئیسلامیەکان و ئەو بابەتەی خوڵقان ئەوە یەکێک لە وەروەها لەلایەکی کە معجب بوون بە ئەوروپا بە حەزاری ئەوروپا لەلایەن گەنجان لەبەرەوەی ئێستا بەڕاستی کە مامۆستامە لە عەدادی گەنج یعنی کە مناقەشەی لەگەڵ دەکەم بە تایبەتی پۆلی دوازدەکانمان باشە کە مناقەشان لەگەڵ دەکەم قسەیان لەگەڵ دەکەم زۆر معجبن بە حەزاری غەرب لەبەری ئەوە دەزانی کە ئەوەی هەیە بەڕێوەی دەبا تەکنەلۆجیایە ئەو تەکنەلۆجیا لەکن ئەوە لەکن غەربە ئەو پێشکەوتنە لەکن غەربە دەرمان و حەبمان هەمووی لە غەربۆ لە بۆ دێ نازانم ئیبداعاتمان هەمووی لە غەربۆ لە بۆ دێ ئەتو چت هەیە مامۆستا ئەو جلکەی دروستت کردی قماشەکەی لە چێ هاتیە پێت دەرێ مامۆستا موبایلی بەکاردێنی چێ دروستی کردیە مامۆستا مەچمان هەیە دەکەواتە معجب بوون بە حەضاری غەرب یەکێکە لە هۆکارەکان یان بەبێ ئەوەی طبعاً ئەو گەنجە بەس چاوی ئەوەی دەبینی چاوی مادە دەبینی چاوی ئەو با بڵێن پێشکەوتن و تەکنەلۆجیای دەبینی دەکەواتە ئەوە لەبەرەوەی لە وێندەریش نەژیانە و هەست بەو داڕوخانە ئەخلاقی ناکە کە لە وێندەرێ هەیە و هەست بەو گۆڕانکاریانە ناکە و تاریخ خۆشی نازانی کە ئەو گۆڕانکاریانە سەر ڕوویدایە کە بۆ نمونە ئەمە 100 ساڵە بە پاشکەتیمە وەکو دەوڵەتی موسڵمان بۆ منە علایت حەل ڕەددانەوەی ئەو گومانەی ئەوە دوور و درێژە و قسەی خۆی هەیە بەڵام ئەوە هۆکارەکە یەکێک لە هۆکارەکانی کرد سەرەوەیە کە پشتگیریکردنی با بڵێن ئەلمانیەت و ئەوروپا غەرب ئەمریکا ئەوان پشتگیری دەکەن بەڵێ دام دەکرێن یعنی بە وازحی وەرە بە ئیحسائیات یان بە دەلیلەوە گەر دەتەوێت فەرموو خەڵکانەکەن دامی ئەو بابەتەی دەکەن لە کوردستاندا مەسەلەن لە عێراقدا لە هەموو عالەمدا ئیشی ئەوەیە لەبەرەوەی بری و نەری ئێستاکە کومامۆستا لەبەرەوەی پێشتر بەخۆشم ئەو شتم پێ هەندێک عەجیب بە هاتم شای ئەو گومانەی پێم عەجیب باشە چ مەسلەحەتی هەیە فڵان بێ ئەو شتەی لەناو من بڵاو کاتەوە چ مەسلەحەتێکی هیچ ئیشی نەبێ ئەو شتانە بکە یعنی فلان وڵات هیچ ئیشی نەبێ ئەوەکە با پێت بڵێم باشە تو موسڵمانی بەڵێ حەز لێ خەڵک چۆن بی حەزم لێ خەڵک چۆن بی مامۆستا تو بە تو دەرێ بێگومان موسڵمان بی ئافرەت لە ڕووی جلوبەرگۆ چۆن بی داپۆشرا بی گەنجەکان چۆن بن ڕێک و ڕاست ڕۆشن ئەو ئەم بوومە پێشکەشکارەوە پرسیاری لێ دەکەم باشە ئەمن پرسیار لێ دەکەم ئەتو حەز لێ خەڵک چۆن بی حەز ئەویش بەعکسی تووە باشە تو ئیش لە بۆ ناکەی کە خەڵکەکە وابی بێگومان ئەویش ئیش لەسەوەی دەکا کە خەڵکەکە وابی کە ئەو دەیەوێ لەبەرەوەی یەک لە هۆکارەکان هەتا ئەو شاز نەبی لە ناو خەڵک ئێستا بۆ نمونە مولحیدەکانی خۆمان لە کوردستانێدا لە کوردستان دەژین زۆر بیان ها لە کوردستان دەژین مولحیدەکانمان زۆر بێ بە زۆر بێ لە دەرێنە و ئەو ئێستا حەزی لێ هەمان مولحید بن لۆ برین خوا وەرەوە ئەوان هەست بەو شازیە دەکەن لە خۆیاندا حتمەن ئەوە چی ڕێویەکەیە ڕێویەکەی کاتی کلچی بڕابوو کات ڕێویش بە کلکەوت جوانە گوتی ڕێویەکان براتە گوتی ئۆ کلکت بڕا چەند ناشرینەوە گوتی لێی شاز نەبی گوتی نا ئەتو نازانی ئەمە چەندی چەند ساڵە بەو کلکەوە مردین تو نازانی چ خۆشێک و مرتاحێک الله لەو بێ کلکە هەیە چەند جوانیشی هەیە تو نازانی وەرە ئیبداع وەرە پێشکەوتن وەڵا هەتا وەلی کە دەقناعی پێ کرد کلچی خۆی ببڕی کە کلچی بڕی گوتی ئەلوێ کلچی باشە چی لە دەستەی دێشی گوتی ئێستا تۆ چی بنی وتی ئێستا وە بکە خەڵک وەچی تو بیلۆ تو شاز نەبی دەکەواتە ئەوە یعنی بابەتەکەیە جا خەڵکەچی شەیە پشتگیری دەکرێت دەربارەی سیماکانیان طبعا سیمای ئیلحاد لە کوردستانی خۆمان الحەمدلله ئەوەلەن یعنی حزبەکی دەسەڵات ئەوە نییە بڵێم وڵای حزبەکەیە ئەوە حزبەکی مولحیدە مثلا دەسەڵاتدارە ئەوەی دەکات ئەوە لەلایەک یعنی حزبەکیان نییە برێن کە با بڵێن دامی بابەتەکەی بکەن وەکو حزب یەک دوو یەکدەنگ نین یعنی ئەوە نییە برێم وڵای ئێستا بۆ نمونە الحەمدلله ناو موسڵمانانی خۆمان کۆمەڵێک مامۆستا خڕ بوویتنەوە مثلا کاکە ژیاری خۆمان وەنیە ئەو ژیارە کۆمەڵک بانخواز و مامۆستا و پرۆفیسۆر و دکتۆر و کەسی شارەزا کۆ بوویتنەوە هاتینە ئەو ژیاریاندانە بوویتە سەقفێک لە بۆ هەزاران خەڵک وایە بەڵام الحەمدلله ئەوانە سەقفیان نییە ئەوە لەلایەکی دیکە یەک سەنگەر نین کەناڵەتیان نییە برێمەوە کەناڵی وانە ئەوە لەلایەک و هەروەها علمیش نین ها بە زۆربەی عاتفینە یعنی بە زۆربەی بڕۆ ئیلحادەکانی خۆمان تەمشا بکە
ئەوە عاتفینە علمی نینە یعنی شتێکی نوێشان پێ نیە مەسەلەن شتی نوێ هەیە لە ئەوروپا و زیاتر ئەسڵەن ئەوانەی کە هەیتیان دێن شتە عەرەبیەکان و با بڵێن هەندێک لە ئینگلیزیەکان شتەکان دێن گەرمی دەکەنەوە بخۆشە مستەوایکی علمی ئیستیعابەکی گەورە نیە بێن شتە علمیەکانی ئەوان بێن ئەوە بکەن شتە عاتفیەکان دێن کە لەگە خەڵکی عاتفەی کوردستان یەک دەگرتەوە گەرمی دەکەنەوە هی عەرەب و ئەوروپاوانە و تەرجمەی دەکەن و هەرەوەی شەکەیانە طبعاً ئەوە لەلایەکی دیکەش بڵێ و نەڵێ سیماکانیان لە کوردستان زیاتر یەکێک شتێکمان هەیە پێی دەڵێن ئیلحادی ئیسلامی ئەوە لە هەموو خاڵەکان بینترا کە لە هەمووشان دیارترا کە لە هەمووشان متاسیرترا کە جێشان دەبتەوە بە ناوی نوێگەری لە دیندا دن نیفاق و ئیلحاد و شوبهات بڵاو دەکەنەوە بە ناوی ئەوەی کە بۆ نمونە ئەو دینە ئێستا کە خەڵک لی چویتە باش وەرە ئەم دینەکەت پێشکەش دەکەم بە ئەوەک بە لەگە زەوقی تو بگونجێ حەز لێ نیە بە ڕۆژبوونیە ئەحتیاجی بە ڕۆژی مەبە حەز لێ نیە ئەو بکەی ئەحتیاجە ئەو تۆ لە قورئانی دانی ئەوە ئەسڵ وها هەیە دەکەواتە ئاخر شت ئەوەیە کە ئیلحادی ئیسلامی دەستەکانت خۆش مامۆستاجان مامۆستا کارزان دەگەڕێنەوە لای جەنابەت پرسیارێکی دیکەمان هەیە کە حتمەن گەنجان ژەو پرسیاریان کردووە دەمەوێت بپرسم دەربارەی ناونیشانی کتێبەکان ئایا چۆن کتێب هەڵبژێرین و کە کتێبێکیشمان هەڵبژارد چۆن دەست بکەین بە خوێندنەوەی بارەکەڵڵا سەرەتا گەنج کە دەست بە خوێندنەوە دەکات سەرەتای خوێندنەوە بڕە قورسە کابرا قەت کتابی نەخێنتەوە ئێستا یەکەم جار دێتن یەکەو سەر دەست بە کتێبەشی دەکات قەت ئەوەندە لە دیار کتابەشی دانە نیشتیارەوە جارە ئی مەکتەبێ ئەوە پڕ ئاودیو کردێەوە تەواو ئێستا کە کتێبێکی خارجی منهەجی خۆی لە مەکتەبێ بیان لە کولیەی بی یان خەریزبی کابرا کتێبێکی نوێ بکاتەوە و بە تەنێشەوە بیخینتەوە بڕە قورسە لەسەری لەبەرەوە عادەتەن ئەمە دەڵێن گەنج کە سەرەتا دەست بە خوێندنەوە دەکات کتێبێکی خۆشبی چێژی لێوەربگری تاوەکو بەردەوامبی لەسەر خوێندنەوە لە سەرەتاشدا ڕۆمان باشە لۆچکە ڕۆمان تەشویقی تێدایە ئێستا مەسەرەن کتێبەکانی مامۆستا خالید ئۆرتۆغڕۆلی ڕۆمانەکانی لە بۆ گەنجی کە سەرەتا دێتە ناوخوێندنەوە زۆر باشە کتێبەکانی ئەدهەم شەرقاوی کتێبەکانی هەندێک دکتۆر ئەحمەد خەیرالعومەری هەندێک ڕۆمانی هەیە ئەوانە هەم شتی بە ئیسفادە نەچاکن کابرا ئیسفادەی لێ دەکات ئەگەرچی مەسەرەن لەوانەیە هەندێک سلبیاتی شێوی بەڵام لایەن ئیجابیاتی زۆرترە هەم ئەو کەسە لە خینەوە لێ ڕادێ بەڵام لەسەر ڕۆمان قەتیز نەبی هەمانە لە بیدایەتەوە دەستی بە ڕۆمان کردیات تا ئێستا غەیری ڕۆمانی ناخینتەوە بەڵام لە ڕۆمانی پاس بدا و جارە دەست بە خوێندنەوەی کتێبی مێژووی بکە تاوەکو ئاگداری مێژوی خۆشی بیەوە مامۆستا باسیی کە گرنگجی ئەوەی کە مێژوی خۆت بزانی کتێبی مێژوویش خۆشە فکرت زۆر مادی ناکە تا ئەو کەسە کە گۆش دەبی بە خوێندنەوە وای لە دەی خوێندنەوە دەبتە بەشێک لە کەسایەتی ئەو جارە دەست بە تەهیلی علمی خۆی بکە کتێبی منهەجی اختصاسك لۆ خۆی هەڵبژێریتن یان بەخۆی ئەگەر لە کولیێبی اختصاسەکەی چییە یعنی بەشەکی خوێندنەوەی خۆی بداتە اختصاسی خۆی یعنی نیوەی خوێندنەوەی دەبی اختصاسی خۆی بی نیوەکەی خارجی اختصاسی خۆی بی منهەجی مثلا کتێبی منهەجی نە کتێبی لابەلا لە پاش کتێبی منهەجی زیاتر کتابی فکری و ئەوانە بخینتەوە ئەوە زۆر باش دەبی تا وای لێ دێت کە ناتوانانی دەستبەرداری خوێندنەوە بی ئەگە بۆ شێوازە دەست پێ بکە قۆناق بەس ئەگە کەسە سەرەتا بێتن دەست بە خوێندنەوەی بکە کتابێکی قورسی فکری فەلسەفی بدێ بە حیاتی نایەتەوە سەخینەوەی نمونەی باشمان زۆرە زۆریشمان هە بۆ کتێبەکی خوێنتەوە تەواز دەخینەوەی دەرەوەرە کاکە کتابی بخینەوە دەرە پرۆ چێ تاقەتی کتابی خوێندنەوەی هەیە کتابەکی خوێنتەوە لە بەرەوەی زۆر ماندی کردیا لە بۆ هەڵبژاردننی کتێبیش پرسیارکردن لە کەسی ئەزموندار لار قۆناغەچی لە سەرەتا کە هیچت نەخینتەوە پرسیار لە کەسە چ بکە کاکە دەمەوێت دەست بە خوێندنەوەی بکەم چ کتێبێک باشە بالۆت هەڵبژێری لەبەرەوەی کەسێک کە ئەزموندارە حتمما بە مەرحەلەی باش تێپەڕیا علمەکی چاکەیە لەسەر کتابەکان دەزانین کامە کتاب باشە لۆت و کامەی خۆشە لە بۆت و کامەی ئیسفادەی لێ دەکەی کامە لە مەرحەلەی و باشە ڕێت پێ پیشان دەدا شتێکی زۆر چاک دەبیتن ئینشاءڵڵا دەستەکانت خۆش بێ زۆر سپاس مامۆستا زیاد دەگەڕێنەوە لای جەنابەت پرسیارێکی دیکەمان هەیە دەمانەوێ ئاڕاستی جەنابەت بکەین تا چەند گرینگە گەنج وەڵامی ئەو پرسیارانە بدۆزێتەوە کە پرسیاری وجودین بۆ نمونە چێ دروستی کردووە بۆ نمونە بۆ چێ دەڕوە ئامانجی چێ لەم ژیانە و هەروەها پێشنیاری کام کتێب دەکەی بۆ گەنجان بۆ ئاشنابوونیان بە شوبهاتەکان و ڕاماندنەوەیان بە شێوازێکی زانستی طبعا ئەوەن پرسیارە بوونگەریەکان پرسیاری زۆر گرنگن بەڵام بۆچی گوتنی مامۆستاش باسی کرد ینی ئەوەی خۆی دەوێت خار و خوێنەری خۆی دەوێت لەبەری بابەتی فکرین
بريونري بس كابرا أوزا مشكلة كمان ويا كابرا شبهات طرح دكا قصي جورة دكا بيك تابشي أو هاي بدي طاقة خنيو شنيو وليش تيناقة قصي جورة دكا إذا بيك إشتي جورة بخنيو طبعا كابرا أقرب سيار بنجري كان لكن أخوي جواب داتوا يعني بوصلة كده بودار دكا كرت مختصر بوصلة كي بروتشين دردروا يعني وهروها الهم يجري كثير معرفة دهات وبريارة كان أهدافي وهرتي هي لسلوي بنيادني يعني سب كرت مختصر دو جنزي بينه كشان كابرا شو ملتزم كشان جنزي شو ملتزم بينه بون ما كشان جنزي شو نعم ملتزم بينه بري الله هريكو أهدافتان لبون بنوسن الجيان ده حسنا اللي بتسيبجن رؤيتان باشا آمان زوبابتان هم بينوسن تمشارك أواني جماعتي كملتزمن إلا ربطي هي أو بابتان براس خويا نراس خو مسألة بسيارة بونجر يكان لسريان متأثر به كبون من بروتشي دروا لو يتمشارك أو شيء كهالي بجادية أو شيء كديكا حسابي قيامتي كذي ونيا حسابي لينا لبو كذي أما أو كيدي حسابي أو كذي كحزيلتيا نك أو دوربتي بيوسة دينتي بيوسة قيامتي بيوسة هيت حسابك لبونا كذي دكواتا أو بوصلم لبو دياري دك معرفة ودا برياري خم هم لسري بنياد دنم أو لا تشديكا طبعا لا تشديكا الرزقاري دك لحالتي نخوشي نفسي هكذا خلق توشي نخوشي نفسي بوا لو جواب دانو بسيارة حتى مشاكل كان كرجاني قم توشم دبيك أو بسيارة بونجرياني والله ما كي لكن يقيني لكن هي زوزور يارمتي دا لو مشاكل كل بسان ما شاء الله بري مشاكله يارمتي دا لبي تنكس هي خوي كشتيه مسألة كتير يقينك تونية بلين الله بلام لقل أوجدا تمشابك إحصائيات خو كشتن لكردستان زورتر للعراق زورتر يعني لولاتا كان يدرو كبيشكو توترن كحالشان خوشتر لكان بيقوم أنا ولاتا يدرو إلو أو بسيارك اللي له لبري خالك كات نسينا بيد الله مسلمان نسينا بيقدر قيامته ناويري ها بزانا أجر زور دام زراويش نبي طبعا هيز نبي اشتكي حسابي لبوكا إلوه بزانا مسلمانة كسابي ترو دام زراو تدري أو بابتي كم بابتي دومت كتابة كام طبعا كتابة كان كتابي قالك زورهن ولله الحمد إرسا كمان مصاج باشي كتابة كتابي قالك زورهن كتابي زور ساتشن بلام دبيك إنسان أقدر بوكو ما مصاج قتي مراعاتي مستوى خوي بك باشا مثلا كتابة كان مثلا الفيزياء ووجود الخالق أو طبعا كريتو كلش هم بعربي هي الدكتور جعفر الشيخ إدريسة هم كريتو كلش والله أعلم مثلا الله يتجلى في عصر العلم أو وزن مكتبي تفسير كردي كردي باشا دكتور الدميرتاش عبد المجيد أو كرديتي أو نسيتي أو سرحان طبعا مترجمة الإسلام يتحدى أو كتابة شي جوانة أو أستاذ وحيد الدين طبعا كتابة كان دكتور سامي عمري أو كتابة كان بقوة نبوة محمد طبعا من الشك إلى اليقين دكتور فاضل صالح سامرائية طبعا بمناسبة وما وصل كارزانيش كتابة شي دكتور فاضل صالح سامرائي ترجمة كرديا هواري الروح بهماشي وردي شبهاته يعني بس أو ترجمة لها هواري الروح أو إمام موسى كارزانيا بخون باسي كم لواني بخوي باسي كان أو ركلامك طبعا لقى وجد أو جنزانيا عربي دزان يعني مسحتي عندك متابعي قناة الرواسخ بكن رواسخ كويتية دكتور محمد العوضية براستي شتش ناس دار لبلاو كراوة نسراو وروا بندراوة كانشان برو تمشي بكشتش زور الناس دار زور وحتى سلسلة كان الدكتور اياد القنيبية مثلا احمد دعدوشة كموقعي سبيل اوان شي زور ناس دار يعني موقعي سبيل لكرديش مثلا كتابة كان امام موسى الكرام كريم زنجيري هي زنجيرة كان هي كدبعازة كتاب او كرتيش كرايتو بسيار لسر بسيار بنغاريا كان جنزو الحاد كامام موسى اكرام كريمة والحاد وكو خوي امام موسى صلاح الدين احمد وبلاو كراو كاني استانه رخلاي آستانة يعني متخصصة لمسألة الحاد ورد الشبهات بس شو قشتي وجروبي ديتات مان هي مثلا جروبي زاكيد مان هي وأنا جبلاو كراو كان ينزل بي لزيات إلى مسألة ردانه آخر شيء بقى مش الركلام أقول لكم ممكن أو لا يوتيوبي مثلا أمن بخوشم لو بابتي دا زور حزم ليه وبحثي لسدكم كمثلا نظرية شكا بسيارة بنغارية كان وروها تسباندني صفات كان إخوة بدليل عقلي أنا شرح بلاد سن فيديو كمان هي اليوتيوب بلاو ما كديو هندك جماعة هستبلاوي كينو إن شاء الله وانش إستفادة عند بإذن الله تعالى. دست كانت خوش مامسا. تمام. مامسا كارزان دقارة ملاي زنابت بسياري كوتايم دم آراس زنابت بكم زور بي جنزان ياخذ بلين هندق لجنزان ضلين كاتمان يلي بخوين نوا جا دمي بيم بلي أوري خصنا تون لبو كاتي خوين نوا ودمي وتيكوش تايش نت مبلي راست دست خوش مامسا بسيارة شي جوانا وبشكل جنزان ما شاء الله
برێلۆ ناخینەوە دەرێ وەڵای مەشغوڵم مەجالم نییە و ئیشم هەیە و خینی مەکتەبم هەیە و ئەوانە بەڵام ئەگەر ئینسانێک ئامانجی لە خۆی دانا دەبی کاتیش لە بۆ ئامانجەکەی دابنێ لێ کاتیش لە بۆ خینەوەکەی دادنێ ئەمە کووا بکەین کە خینەوە بکەینە بەشێک لە کەسایەتی خۆمان دەبی کاتێکی لە ڕۆژانە کاتێک لە بۆ خۆمان دیاری بکەین کاکە ئەو کاتە ئیخینەوەی کاتێکی زۆریشمان ناوێ یعنی تەسەور کە مامۆستا عەبدولکەریم ئەگەر ڕۆژی 15 دقە کاکە لە 24 ساعتی 15 دقەی لە بۆ خینەوەی دابنێ بە ئەمە حساباتش بکەین بزانین دەکاتەس ئەگەر ڕۆژی 15 دقە یعنی بە 15 دقەی تقریبا دەلاپەڕە دەخیندرێتەوە ئەگەر خینەوەی مام ناوان بی نە زۆر سەبر نە زۆر سەریع دەی جارانی هەفتی بکە دەکات لە هەفتەشی هەفتا لاپەڕە هەفتای جارانی چاری بکە لە مانگەکی چەند دەردەسی 280 لاپەڕە 280 جارانی 12 بکە لە ساڵێکی 3360 لاپەڕە دەردەچی 3360 جارانی سێ بکەین لە ماوەی 3 ساڵی 10080 لاپەڕە دەردەچی ئەگە 10080 دابەش بکەین 33 کتێبی 300 لاپەڕەی دەردەچی لە ماوەی 3 ساڵ یعنیەوە تەسەوەر کە ئەگەر و ڕۆژی 15 دقەی بدێ بەڵام ئەگەر کابراەک ئامانجی گەورەی هەبی بە تەماشتی گەورەبی بە 15 دقەی اکتفا ناکە بڕۆ تەماشای پیاوە گەورەکان بکە بزانە ڕۆژانە بەلای کەم سەعاتێکی دانایە تو ئەگە سەعاتێکی دانێ ئەوە دەکات جارانی چاری دەکەێت ژمارەش زۆر گەورە دەتوانین لە ساڵێکی چەندین کتێب بخینەوە کەواتە تو کاکە ئەگەر هیمەتت چەندە بەلای کەم ئەوەندەی بخینەوە هیمەتت چەندە بای ئەوەندە ئەگە هیمەتت بای چارێگەکەیە لە ماوەی 3 ساڵی دەتوانی 33 کتێبی 300 لاپەڕەی ئەوزە کتێب هەیە 150 لاپەڕە کتێبی 200 لاپەڕەی وانە دەکات کتێب ژمارە کتێبەکان زیاتریش دەردەچی بەڵام یعنیمە پێویستە کاتێک دیاری بکەین ئەوە زۆر مهمترین شتە لە ژیانماندا و شوێنێکی گونجاومان هەبی لە بۆ خوێندنەوە شوێنێکی گونجاومان هەبی چونکە لام و شوێنەکە تو جارواای لاپەڕێک دەخینەوە ئاخیر دەگەی ئاخیر دەرێرە باسی چی کرد لۆ چکە فکر لەسەر نەبووە لە ناو قەڵەباڵغێک و لە شوێنێکی وا خینەوەکە ناکرێتن وە خاڵشتیکە کووا بکەین مەسەرەن بەردەوام بی لەسەر خینەوە بکەین بەشێک لە کەسایەتیمان بەخشینەوە حەڵقەک هەبی با لەگە چەند برادەرێکی یەکی کتابێکی دانن کاکە هەفتانە مانگانە کۆ دەبینەوە یەکی کتابک ئاخیر لەسەر ئەو کتابی قسەی دەکەین ئەمە باسی پوختەشی و کتابی دەکەم ئەتو باسی پوختەشی و کتابی دەکەی ئەو باسی پوختەشی و کتابی دەکە ئەتو هەم کتابەکەی خۆت معلوماتەکان باشە لە مێشکت دەمێنێ چونکە حسابەوەی دەکەی سبێنی باسی بکەی هەم کەسی بەرامبرت کە باسی کتابەکەی دەکە ئەتو معلومات لەو کتابەش وەردەگری کەواتەوە شتێکی زۆر میمە لەوەی بەردەوام بین لەسەر خوێندنەوە دەستەکانت خۆش بێ مامۆستا کارزان مامۆستا زیاد دەگەڕن لای جەنابەت دەمەوێت پرسیاری کۆتاییش لە جەنابەت بکەم چۆن گەنجێکی ئاڵوودە بوو بە سەرەتاکانی گومان و شوبهەتەکان بتوانێت لی دەربچێت و پەیامی کۆتاییشت بەڵێ طبعا جاری وا هەیە کەسەکە بەخۆی درک پێ ناکە کە تووشی هاتیە ئەگەر گەنجێک درک پێ نەکرد کە بەخۆی تووش هاتیە کە میشت لەو وەسەتەی کە تێیدا دەربینە يعني مثلا لبرادركاني حتى جاري ولا عائله خو ناكرم لعائله بطاطي دربين والله يعني لروي انتماوه باشا درهناني او جنزل وسطي كتيدايتي اويك دو قلت له شي همني لقل كربوره دايبني شينا باتي لنا خيتي دري ببري باتي لنزقلي قلي هي لدين قلي هي قلي والعياذ بالله قلي هي الاخوه بعد دربيني شي هي ازات ورده قصي لبودكي اولا لا اشكا بابلين سيميان لي بكولو لاسباب سرتاي لبودرزبوني غمانا كان لبروي زور جارت مشادكي وش قلت ما عائلكي بدينن اوان هو كاربون بلبودرزبوني او حقدي برامبردين او جاشكو غمانا كاني بريجي يعني او تا شهوه تبريري لبودك هذا كوات برو سبب سرچكي تي لبو اويبكا او لبو حلكا هل بخوي توماتيشين حل دبي بلام اگر وهر خالي شوارم عفوا وهر لبو بسلمنا اولا انسان ناقصه زور زاد او زور اشفادي هو كتو بسلماندني دليل عقلي لبو بسلمك انسان سند ناقصه كد ناقصي خوي بديار كوت او زاد ديوي باتك بيد سي بي او بغري وهر لبو بسلم سرتاو كان معرفه لبو بغوره يعني او محاضرك ما نبو نظريه الشك كباونلاين بيشكش مانكر طبعا هر برادر كان ويهات وانا عام بشوش خلشي قشتي ليتينا دقيش تبي كسك عندك يعني مستواي روش تبي لك كتاب خوين وجرا قرتن او زابي مثلا او بابا ثاني ديك كوشكن جيلي رابقري او لدواي نظريه الشك مصادري معرفه ستاو كاني معرفه دبي سرتاي معرفه لبو بغوري اتو لبو بغوري اولا اجا بيويستي كير توبي اميدي بكا شو يبكم توبي اميدي بكا
کە بێ ئومێد بوو تەواو ئەو جات و کە نورێکی پێ پیشان دەدەی لە بۆی دەڕوە نوری ئیسلام پێ پیشان دەدەی لە بۆی دەڕوە تەواو بێ ئومێدی بکە بەڵام ئەگەر بەخۆی دەرچی بەخۆی کرد کە گومانی لەلا دروست بووە خەڵکمان هەبوو بەڵێ موسڵمانە نوێژ دەکات بەڵام بەخۆی دەرک دەکا کە گومانی لەلا دروست بووە ئەوە ئەوەلەن جیانەبوونەوە لە برادەری چاک دووەمیان دوعا بکە اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه خواه حقا بحق پێ پیشان دەی وەش پێ بەدووی بکەم باتڵیشم بابتڵ پیشان دەی بەس وەش بکەم وەشم لێ بکە کە لێ دوور بم و زۆر جار گوێڕاگرتن لە ناخی خۆت بەهێمنی و ئیلتیزامکردن بە نوێژی مزگەوت ئەوش نسحەتی برادەرە کە بەڕاستی ئیسفادەمان لێ کرد آخر تەوسیەمان لە کۆتاییەکەی طبعا ئینسان لە بۆی خۆی بپارێزی آخر تەوسیەمان تەنها ڕەتدانەوەی ئەو شوبهاتانە بە دەلیلی عەقلی بەس نییە لەبەرەوەی بەڕاستی دین قەتعیاتی حسی تێدا نییە دین قەتعیاتی حسی تێدا نییە يعني ئێستا من دەرم ئەوە چی ئەوە وەڕەقەیە و ئەوە قەتعیات حسی وەرە دەستی لێ بدەوە نییە بەڵام دین قەتعیاتیەوە حسی تێدا ئەبرێ وەڵا وەرە خوا بدەچین وەلعیاذ بالله پێ پیشاندەم ها شتوای تێدا دەکەواتە دین قەتعیات حسی تێدا نییە هەر چەندی خۆشم بکوژم هەر چەندی خۆشم بکوژم بچم بە دووی عەقڵم کەوم 100% ناتوانم بگەم ئەنجامەکە ئیلا دەبی لە ئاخیرەکەی دەبی گوێ لە ناخی خۆت ڕابگری دەبی پەروەردە بی بە ڕۆحانیاتەکان دەکەواتە بۆ بێ با بڵێم خۆت بە ئیمان بکە ئیمانی خۆت بە پتە و بکە لایەنە عەقلانیەکان بە ڕەدی شوبهات و کتێبانە بەڵام ئاخیرەکەی دەبی بە کتێبە ئیمانیەکانی وەکو کتێبەکانی سەعید نوورسی کە هەم بە عەقڵی جواب دەداتەوە هەم پەروەردەکی ئیمانیشت دەکا بەوەی ئینسان گۆشتە باوەڕ بکە لەوەی زیاتر لەوانەیە ئاخیرەکەی لێ دەرنەچی ئەوە وتەی کۆتاییمانە و لە کۆتاییەکەی داواکارین خوا هەمومان ئینشاءڵڵا سابت بکە دەستەکانت خۆش بێ مامۆستا زیاد دووبارە بە خێراتن دەکەین مامۆستا کارزان دووبارە بە خێر بێی بەڵێ ئەزیزان و خۆشەویستان بەم شێوازە هاتینە کۆتایی ئەمەڵقێش هیواخوازین وەڵامی ئەو پرسیارانەماندا بێتەوە واروەها چارەسەرێکمان خست بێتە بەردەمی ئێوە تا ئەڵقەیەکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرین وەسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی